لە سلێمانی زۆر شوێن هەن کە بە بەردەوامی لەسەر زار و یادەوەری خەڵک داماونەتەوە. یەکێک لەو شوێنانە گەرماوی سوورەت یاخود حەمامی سوورەتە. بۆ ئەم بڕگەی ڤارکاست خاوەنی گەرماوی سوورەت لەگەڵ ئێمە ئەبێ کە کاک سەرکەوت حاجی عەلیە. کاک سەرکەوتم کاتت باش بەخێر بێت. زۆر سپاس. بەخێر بێت. زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵ بەڕێست و چەندین کەسایەتی دیاری دیکەی ئەم شارە جوانە گفتوگۆ دەکەم. زۆر سپاس سەرکەوتوو بن. یاخوا بەخێر بێت. کاک سەرکەوت پێم خۆشە باسێکی گەرماوی سوورەتمان بۆ بکەیت و تەمەنی چەنە و ئەم ناوە لە چیەوە هاتووە؟ گەرماوی سوورەت بەنسبەت تەمەنیەوە تەمەنی ئەگەڕێتەوە بۆ سەرەتای دروستکردنی شاری سلێمانی، یانی ئەتوانی ئێستا بڵین 241 ساڵ تەمەنیەتی. سپاس بۆ خوا تا ئێستاش کراوەیە. بۆ ناوەکەشی گەرماوی سوورەت لە بنەڕەتە گەرماوەکە لەبەرەوەی بنمیچی و سەخفی گەرماوەکە با بڕین نەخشونیگاری لەسەر کراوە، دیمەنی ڕاو و دیمەنی ئاسک و ئەسب سواری و تەنانە دەڵێن شمشێر و قەڵغان و شتانی و سەردەمەشی لەسەر دروست کراوە. بەهۆی ئەوە ناوەکە بۆ بە حەمامی سوورە. خۆی سوورە عەرەبیە تقریبەن، یعنی ڕەسم وێنە ئەکا. پیتی ساتەکە تۆزێ لەسەر زمانی خەڵکی سلێمانی قورسە، ساتەکە بۆ بە سین، سوورەکە بۆ بە سوورەت، یعنی لە بنەچەی ناوەکە لەوەوە هاتووە. تۆ خۆت و هەم باوکت و براکەشت لەگەڵ ئەم حەمامەیە خەریک بوون و دروستان کردو. ئەگەر بکرێت باسێکەوەمان بۆ بکەیت. ئێمە خۆمان وەکو دروستکردنی گەرماوەکە سەرەتای دروستکردنی سلێمانیەکە وتمان تەمەنی 241 ساڵە، بەڵام وەکو ئێمە باوکم ساڵی 1965 بە ئیجار گرتوێتی لە خاوەنی ئەو سەردەمەی. ئیتر ئەو بەردەوام بۆ لە کارکردن لە گەرماوەکە هەتاوەکو ساڵی 1970 ئەمری خوای کرد. دوای ئەو کاکسەروەری برام درێژەی بەکارەکەوە منیش لە ساڵی 1993 لەگەڵ کاکسەرەر سواز بۆ خۆتا ئێستا بەردەوامی لە ئیشکردن لە گەرماوەکە. زۆر باشە، لەشتان ساخ بێ. کاک سەرکەوت، ئەو نەخشونیگارەی کە لەنێو گەرماوەکەدا کێشراوە دەگوترێت کە وەستاتان لە ڕۆژهەڵاتەوە بۆ هێناوە. ئەو ئەزانی چۆن ئەو سەردەمانی زوو ئەو وەستایانی کە هاتوون لەوانەیە لەبەر نەبوونی وەستا لە سلێمانی بە تایبەتی لەو بواری نەخشسازی و شتانە وەستاکان لە ئێرانەوە هاتبێ. لەم ماوەی پێشوشە ڕاستیەکەی من برادرێکا و وتی وەستاکە ناوی گوڵ محەممەد بووە کە نەخشونیگارەکانی کردووە. بەستا چەند وایە یاوانیە من نازانم، ئەو سەرچاوی خۆی بوو. وتی لەو دیوە وەستا هاتووانی لە کوردستانی ڕۆژهەڵات. باشە کاک سەرکەوت، هونەرمەندی خوا خۆش بوو ئەحمەد شەماڵ ماوەیەک لای ئێوە تونچی بووە. ئەگەر بکرێت باسێکی یاد و یادگاریەکانی ئەو کاتەمان بۆ بکەی ئیشی کردووە لەلاتان؟ کاک ئەحمەد ڕەفیقی باوکم بوو لە سەرەتاکانی ساڵی 1972 لای باوکم ئیشیە کرد. ئیشی ئەو گەرمکردنی حەمامەکە بوو. ئێمە پێی ئەڵین لە زمانەوانی خۆمانە تونچی پێ ئەڵین. بەردەوام بوو لە ئیشکردن لەگەڵ باوکم هەتا ساڵی 1970 و ئەو کاتانە. بەڵام ئیتر دوایەوە کە باوکم ئەمری خوای کرد کاک ئەحمەد ئیشی نەئەکرد، ینی بۆ خەڵکی کەوا بڕێنە و مەسافەیە. باوکم مرد و ماوەیەکی پێچوو تا کاکسەوەر خوێنی تەواو کرد بەدەست خەڵکانێکی کەوە بوو. باوکم ئەمری خوای کرد بوو کاک ئەحمەد ئیشی بۆ ئەوان نەکرد، بەڵام کلیلی حەمام و سەربانی حەمامی دایم پێ بووە لە بەرەوەی جێی متمانەی باوکم بوو. تەنانەت کە ئێمەش گەڕاینەوە ساڵی 93 بە تایبەتی من هاتمەوانە و کاکسەوەر 1970 بڵین با دواتر هاتەوە ئەوێ. کاک ئەحمەد ئیشی بۆ کاکسەروەریش کرد. لەم ئەخیرانەشا 2 ساڵ ئیشی بۆ من و کاکسەروەریش کرد کە پێکەوە بووین. تەنانەت ئێمە وەکو مام و برازاوا بووین. ناڵەکانی کاک ئەحمەد هاتووی ماڵی ئێمەیانە کرد، باوکمە چوو بۆ ماڵی ئەوانەوان هاتن. ئەنی تێکەڵایەتی یەکمان هەبوو، خۆ دەزانی وەکو خزمایەتیە بوو. زۆر باشە کاک سەرکەوت، گۆرانێکیشی هەبووە کە بە ناوی ئێستا براکەم تونچیە. ئەم گۆرانی چۆن بوو؟ لە حەمامەکە تۆماری کردویان لەکوێ؟ والله شوێنی تۆمارکردنی گۆرانیەکە من نازانم، بەڵام خۆی لە حەمامەکەش بۆ ئێمەی وتووە. وا ئەزانمی ساڵی 1970 ئەو ئاهەنگەکە کراوە، بەس ئاهەنگوشتیە کرد لە حەمام، ینی برادەروش دەهاتن بۆ لای بە تایبەتی بەشە ئەو کاتە بەشە حەمام نەبوو، بەدەم ئاگرکردن و شتەکەەوە دانیشت کاسێتی تەسجیل لەکرد لەبێ. زۆر باشە. تۆ گۆرانێکە بیرماوە ئەگەر بوومانی باسکەیت؟ گۆرانێکە نازانم چاو نفوز بوو یا تیری قورەت برابچووکی خۆتان ئێستا تونچیە و لە حەمامی سوورەت. زۆر باشە. ئەو بەسەر خۆیان وتوێت یانی؟ بەڵێ بەسەر ژیانی خۆیان وتوێتی. نەهامەتی زۆریشی بەسەر هاتووە. مناڵی زۆر و ئەو سەردەمە و نەبوونی و بەخێوکردنی مناڵ و قورس بوو، ینی ژیانێکی قورس بوو. کابرایە یەکی لە گۆرانیەکانی شاڵێ ماوەیە بەکرێکاری و ماوەیە شوانی و ئێستا ڕسوا و سەرگەردان هەڕەنج بە بابووم و ئێتر لەوەوەی هێنێ نازانم چاو نفوز بوو یا تیری قورەت برابچووکی خۆتان ئێستا تونچیە و لە حەمامی سوورەت دوور و درێژە وەزێ مەقامەکە. زۆر باشە. کاک سەرکەوت، پیاوێکی قسە خۆش هەیە ماڵەکەیان لە پشتی ماڵی ئێوە بووە، کاک ڕەحیمی ناوە. ئەڵێن زۆر سەردانی گەرماوەکە ئێوەشی کردو. ئەگەر بکرێت باسێکی ئەو پیاوە قسە خۆشەمان بۆ بکەیت.
کاک ڕەحیم کەسایەتیەکی کۆنی سلێمانی و بەداخەوە ئەمری خوای کرد قسە خۆش بوو شتی خۆشی ئەجێڕایەوانێ برای کاگە و ڕەحمان بوو بنەماڵەیەکی زۆر بەڕێز بوون بەس کاک ڕەحیم حەزی لە قسەی خۆش بوون ێجار زیادە ڕەویتی یاکرد لە نوکتە و قسەکانیا جارێکیان بۆ نمونە وتی وەڵا لەگەڵ برادران چوین بۆ میسر بۆ سیاحەت و گەشتیاری پاڵیان پێوە ناو کەوتمە ئاوی نیلەوە چی بکەم چارم نییە وردە بە مەلە هاتم کە سیرەکەم تامی ئاوەکەم کرد ئاوەکە شیرین بوو کە سرم دەرێنا سیرەکەم سەرچنارە تراتمە دەرەوە جلەکارم هەڵخستا وشک بۆ جلەکارم کردەوە بەرەوە چوومەوە ماڵێ لە دەرگاما ڕەحمان دەرگای لێ کردمەوە وتیەوە ماڵەوە بێت خۆتوتیان لە میسر بووی وتم وەڵا لە نیلەوە بە مەلە هاتوم تا ئێرە تی ماڵە ئاوا بێ و ڕەحمان بڕوای پێ ناکردم زۆر بەجددی ئەیجێڕایەوە ینی تامێکی خۆشیە بە قسەکانی بەس زیادە ڕەویتیا کرد تۆزێ باشە ئەی ئەهاتە لاسان بۆ خۆشۆڕین بۆ گەرماوەکە کاک ڕەحیم بەردەوامەها هەفتەی یەک دوو جارە هاتە ئەم ئەخیرەش کە نەخۆش بوو ئێمە خەڵکانێکمان لایە مەسەر خەڵگە شووە و خەڵگە شێلێ ئێمە خۆمان پێڵین ناتر ئەچون لە ماڵەوەیان هێنا فەقیرە نەیەتوانی بێت ینی دوانیانمان ئەنارد بە باوەژەیان هێنا لەمە خیرۆ کەوتووە سەر عەرەبانە بە عەرەبانەیان هێنا تا بەردەمی حەمامەکە بەڵام حەمامی سوورە چکە قوڵە تقریبا 14 قادرمەیە بە باوەژمان هێنایە خوارێ و بە باوەژەمان بردەوە دەرێ خوالی خۆش بێت خوالی خۆش بێت کاک سەرکەوت بابانیەکان لە دوای مزگەوت دروستکردن هەستاوان بە دروستکردنی گەرماو ئەمە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆچێ هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆی میرنشینی بابا میرنشینیشی ڕۆشنبیر بوون یعنی زۆر بە بەرنامە هاتون شاری سلێمانیان دروست کردووە ئەگەر دیقەت بی لە مێژووی سلێمانی ئاوی کارێزی تایە بە بەردەوامی ئەو ساپیانەوە ئاوی جاریە کە هەبووە بەردەوام بەهۆی ڕیزە کارێز و بیرێکەوە کە هەڵکەنراوە لەگەڵ شوێنی پەرستش کە بڵێن خواپەرستی هی هەرسی ئاینەکەی تیا بووە لەگەڵ گەرماوەکان بۆ پاک و خاوێنی و بۆ پیانی پێویستیەکی ڕۆژانەی خەڵک بۆ سەردەمە لەبەرەوەی سەرەتا بیریان لێ کردوەوە دروستکردنی گەرماو بۆ لەبەر پاک و خاوێنی خەڵک زۆر باشە کاک سەرکەوت ئەم شوێنانە بۆ منێ گەرماو یەکێکن لەو شتانەی کە ئەم شاری پێ ئەناسرێتەوە چی بکرێت بۆی کە ئەم شوێنانە نەفەوتێت وەڵڵاهی چی بکرێ بەداخەوە بێ من جارێ بڵێم پێشەشی من خۆم نوێنەری هەموو حەمامەکانی سلێمانی بووم 21 گەرماو هەبوو لە سلێمانی تا ساڵی 2004 و 5 بەداخەوە ئێستاوەی کە ئیژەکە 5 گەرماوە ئەوانەی کە هەمووی داخرا یا تێک درایە ڕوخێنرا گەرماو بوو ئەوەی بمایە لەم شارە بەس پشتیوانی سوتەمەنی گەرماوەکان بکرایە بە نرخێکی هەرزان سوتەمەنیان بدرایەتە گەرماوەکان وای بەسەر نەهاوە تێکچیەوە بڕوخێنرە و بکرێ بە گەراج ئەوەی ماوەتەوە ئەم گەرماوانێ وەکو گەرماوی مفتیە گەرماوی سوورەتە گەرماوی شێخ مارفە حیزی شوێنەواری لەسەرە کە نەڕوخێنرێ و بمێنێتەوە هیوادارین شوێنەواری ئەم شارە لەگەڵ بەرپرسان و دەسەڵاتدارانی حکومەتی هەرێم بتوانن ئەم شوێنە کۆنانە پارەیەکی تایبەتی بۆ تەرخانکەن بە نرخێکی یەکجار بەرز لە خاوەنە سەرێکەکەی بکردرێتەوە بۆی ئەویش زەرمەند نەبێ بمێنێتەوە وەکو شوێنەوارێ بۆ سلێمانی چکە بەڕاستی هەر نەتەوە میلەتی ئەگەر حەمامەکەی چەنە کاک سەرکەوت قسەشەکە کەمەنی گەرماوەکە ئێمە 241 ساڵە لەگەڵ دروستکردنی سلێمانی دروست کراوە بەڕێوبەرایەتی شوێنەواری سلێمانی بەرنمەیەکیان هەبوو لێوێ هی کەناڵێکی ڕاگەیاندن بوو هاتن تەنانەت مەسول بەشێکیان هاوتی بەڵگەی تەواومان لەبەر دەسایە کە گەرماوی سوورەت لەگەڵ دروستکردنی گەرماوەکە ینی سەرەتای دروستکردنی سلێمانیا دروست کراوە تەمەنی لەگەڵ تەمەنی شاری سلێمانیە کە 241 ساڵە زۆر باشە کاک سەرکەوت ئەو کاتە هەندێک خواردن و خواردنەوە پێشکەش کراوە لە نێو گەرماوەکاندا ئەو خواردنێکەوە پێشکەشتان نەکرد چی بوون بابەتی گەرمەکوتەوە ئەمانە بوون بابەتە گەرمەکان بوون ئێستا ئەمە ماوە خواردن پێشکەشەکەن گەرماوەکان دووچین بوون تەوان گەرماوێکی پیاوە گەرماوی پیاوان و گەرمیاوی ژنان زیاتر مناڵ و سەردەمە بۆ گەرماوی ژنانەبرا لەبەرەوە ئەو خواردانی کە بەڕێزە باسیەکەی وەکو گەرمەکوتا وەکو شێلم بەترش وەکو پسکیتی زەرد ئەو شتانە لە گەرماوی ژنان هەبوو گەرماوی پیاوان زیاتر ئینیتی ئافرۆشرا شیر چا ساردی تقریبن هەرم بابەتانە بوو گەرماوی ژنانەوە بیرمەنە بوو تەڕەسازی تیا بوو ترخێنەیان تیا خوارد یعنی خۆ دەزانی ژن و مناڵ ئەو بابەتانە زیاتر لە گەرماوی ژنانە هەبوو بەڵام گەرماوی پیاوان زیاتر شیر و چاو ساردی و شەربەتی شەبوو بەسی تر لەم ئەخیرەوە بەداخەوە بۆیان بارودۆخۆنەوە ئێستا هیچ شتێکی نەماوە سەر باشە کاک سەرکەوت چیت هەیە بۆ ڕۆژی سلێمانی و بۆ حەمامەکانی سلێمانی قسەی کۆتایی خۆتمان بۆ بکەیت وڵای پیرۆزبایی ساڵ ڕۆژی دامەزرانی سلێمانی یەکەم خۆم بنەماڵەیەکی ڕەسەنی ئەم شارین لە باوکو و باپیرەوە هیوادارم سلێمانی گەشاوەتر و پێشکەوتوتر بێ هیوادارم خەڵکەکەی یعنی خۆشگوزەران و خۆشحاڵ بن بەنیسبەتی گەرماوەکانی شۆ سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو خاوەن گەرماوە کۆنەکان چ ئەوانی لە ژیان ناماون چ ئەوانی لە ژیانان نەماون و هیوادارم ئەو گەرماوانی کەماوە بمێنێتەوانێ لەبەرەوەی نیشانەیەکە کە سلێمانی پێ ناسرێتەوانێ
گەرماوی فاتمەخان هەبوو لەم ئەخیرا دۆزرایەوانە لەسەر و سەرای سلێمانی هیوادارم بە تەواوەتی دروست کرێتەوە وەکو شێوازە کۆنەکەی خۆی چۆن بۆ دروست کرێتەوانە بۆی هیچ نەبێ خەڵک وەکو شوێنەوارێ سەردانی بکە. زۆر باشە کاک سەرکەوت، من زۆر خۆشحاڵم کەم ڕۆبێکەوە لێرە گفتوگۆمان کرد بە خێری سەرچاوان. زۆر سپاس بۆ ئێوە سەرکەوتوو بن. زۆر سپاس. چاوەکەمیت.